سامان گرامی. او نمانەی ڕەبرد و من هەموو شەوێ دەخوێنمەوە چەند و خۆش بووینە و کاتانەی ڕازی دڵمانە کردەوە بەڵام ئێستا لە من دووری یادەکانت لەبەر چاوم هەرچی هەبوو لەگەڵ خۆت بێن تەنیا خەم و ئازارماوێن چیم بۆت نەکرد تاکوونە ڕۆی تۆ پێت وتێم ناتوانێم لە ڕاز دڵما هەستێت نەما بە تاوانبار دەزانێم چیم بۆت نەکرد تاکوونە ڕۆی تۆ پێت وتێم ناتوانێم لە ڕاز دڵما هەستێت نەما بە تاوانبار دەزانێم وەکو بە فێر بوو ئەویمان بەڕووی خۆراتوانینەوە دوای ئەو هەموو یادگاری گوڵم لە یەکجیا بووینەوە خۆشەویستی ئازارێکە کۆتایی هەر دابڕانە لە چیرۆکی کتێبەکان لە یاگەیشتن زۆر ئاسانە چیم بۆت نەکرد تاکوونە ڕۆی تۆ پێت وتێم ناتوانێم لە ڕاز دڵما هەستێت نەما بە تاوانبار دەزانێم چیم بۆت نەکرد تاکوونە ڕۆی تۆ پێت وتێم ناتوانێم لە ڕاز دڵما هەستێت نەما بە تاوانبار دەزانێم